هاوڵاتیان پێشوازی لە هەوڵەکەی ستاندەر بۆ یەخستنی بەرەی ناڕازی لە هەرێمی کوردستان دەکەن. موچەی 100,000 خانەنشینی هەرێم مەترسی لەسەرە و دیوانی چاودێری داراییش هۆشداری بە حکوومەتی هەرێم دەدات. فواد حوسێن دەکەوێتە بەڕەخنا لە بەغداش هەوڵێکی نوێ لە دژی دەست پێ دەکات. دوای ئەوەی دوێنێشاندی دانوستانکاری دەستگای ستاندەر بۆ پێکهێنانی بەرەی هاوبەشی لایەنە ناڕازیەکانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕاگەیەندراوی کۆتایی کارەکانی خۆی بڵاو کردەوە. شاندەکە هۆکارەکانی دروست نەبوونی بەرەی هێزە ناڕازیەکان لە هەرێمی کوردستان ئاشکرا کردو ڕەخنەشی بەگشتی لەلایەنەکان گرت کە وەک پێویست بەدەم هەوڵەکەوە نهاتوون. دوای بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوەکە هاوڵاتیان هەوڵەکەی دەستگای ستاندەریان بۆ یەخستنی بەرەی ناڕازی بەرامبەر بەدەسەڵات لە پێناو گۆڕانکاری بەرز دەنرخێن و ڕایان گەیان. سوپاسی دەستگای ستاندەر دەکەین کە خەمخۆرانە بۆ دووەم جارە هەوڵی کۆکردنەوەی لایەنە ناڕازیەکانی دەرەوەی دەسەڵات دەدات. هاوڵاتیان ڕەخنەشیان لە بەدەمەوە نەهاتنی لایەنەکان بۆ هەوڵەکە گرت و ڕایان گەیان. ئەگەر خەمی خەڵکیان بوایە دەبوو پشتیوانی هەوڵەکە بکەن. بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق نزیکەی 100,000 خانەنشینی سەربازی لە هەرێمی کوردستان هەن. ئەو خانەنشینە سەربازیانەش موچەکانیان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی خانەنشینی سەر بە وەزارەتی دارایی وەرناگرن بەڵکو سەر بەیەکە حیزبیەکانی پارتی و یەکێتین. با گوێرەی زانیاریەکان دیوانی چاودێری دارایی عێراق داوای کردووە کە لە دەرەوەی بەڕێوەبەرایەتی خانەنشینی لە وەزارەتی دارایی نابێت هیچ موچەیەک بە ناوی خانەنشینی دابەش بکرێت. بۆیە هۆشداریان داوەتە حکوومەتی هەرێم بۆ بەردەوامی نردنی موچەی خانەنشینی سەربازی دەبێت بە زووترین کادڕاژەکانیان بگوازێتەوە. جێی باسا بەهۆی هەبوونی گەندەڵی و بەکارهێنانی لیستی خانەنشینی پێشمەرگە پارتی و یەکێتی تاوەکو ئێستا ئامادە نەبوونە لیستەکە بگوازنەوە. ئێستاش بەغدا گومانێکی زۆری هەیە لە دروستی ئەو ژمارەیە کە بە نزیکەی 100,000 کەس وەکو خانەنشینی پێشمەرگە مەزەد نەکراوە. محەممەد خەفاجی ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیان زیاتر لە 4,000 کەسی ناشایستە لە بەغدا پاسپۆرتی دیبلۆماسیان پێدراوە. بۆیە پاسپۆرتی دیبلۆماسی شکۆی نەماوە و بە گورزە دابەش دەکرێت. بە وتەی خەفاجی فواد حوسێن وەزیری دارایی بەرپرسیارە و پێویستە دەسەڵاتەکانی کۆتوبەند بکرێن چونکە ناوبراو هۆکارە بۆ ئەوەی ئەو پاسپۆرتانە بدرێتە بەرپرس و خانەوادەکەشیان تەنانەت لە دوای خانەنشین بوونیشان. پێشتریش بەهۆی بێدەنگی و پاساوهێنانەوە بۆ لەشکرکێشیەکانی سوپای تورکیا داوای لێپرسینەوە لە ناوبراو کراوە. فواد حوسێن بە نزیکترین کەسی بارزانی لە بەغدادا دەنرێت و وەک نوێنەری ئەو هەڵسوکەوت لەگەڵ لایەنە عێراقیەکان دەکات. ستاندەر نیوزمان پێشکەش کرد.